سڵاو خۆشەویستان، ئەوڕۆکە ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەری خوا محەممەد صلی الله عليه وسلم بوو. هاتمە ناوشە لە بۆەوەی ببینم ئەو خەڵکە چۆن یادی پێغەمبەری خوا دەکاتەوە، مەراسیمەکان چۆن بەڕێوە دەچی. بەڕاستی ینی هەروەکو هەموو ساڵانی پێشتر هەستەشی زۆر خۆشە، ینی ڕوا بکەن ناگوترێتن چۆنە، ناگوترێتن کووە ئەو خەڵکە کو یادی دەکاتەوە. ئەو دوکاندارەی کە دوێنێکە ئامادە نەبوو یەک چکلێتت بە بەلاش بداتێ ئەوڕۆکە بە چەندین چیلۆ چکلێت و لوقم و باقلاوەی لە پێش دوکانێدانایە و تەنها لە پێناو خۆشەویستی پێغەمبەری خوا دەیبەخشێتن بۆ خەڵکە. ینی بەڕاستی جیاوازە شتەکە زۆر. هەمومان دەزانین یادکردنەوەی مەولودی پێغەمبەری خوددا یەکەم جار لە هەولێر بەڕێوە چووە لە مێژوودا، بۆیە هەولێر تا ئێستا کە بەردەوامە لەسەر ئەو یادکردنەوەیە و هەموو ساڵێک یادی دەکاتەوە. ئەمگۆ ببینین ئێستاکە ڤیدیۆیانەتان پێ نیشان دەم ببینم بزان چۆن بەڕێوە چووە لە هەولێر. بێکەسی دۆستی یاری بێکەسان و دڵ غەریبانم ئەتۆی ساڵم لەسەر تۆ یا ڕەسوول ئەڵڵاه، ساڵم لەسەر تۆ یا ڕەسوول ئەڵڵاه، ساڵم لەسەر تۆ یا حەبیب ئەڵڵاه، ساڵم لەسەر تۆ یا حەبیب ئەڵڵاه. هەر لە مزگەفتێ لەسەر تۆ یا ڕەسوول ئەڵڵاه، ساڵم
أحمد وأسعد محمد محمد مجتبى يا مصطفى سبحان الله خدايا قوليها البطويا سبحان الله خدايا قوليها البطويا هرتي باشا وملك بيه هرتي باشا وملك بيه هموي محتاجي تويا ربي بنينا صلوات صلوات وحبيبي خوش لقيته أحمد وأسعد محمد محمد مجتبى يا مصطفى حمد سنة خدايا خلقي كرت أو دنيايا حمد سنة خدايا خلقي كرت أو دنيايا أنت ويش كلها